بیرکاری بۆ پۆلی هەشتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 76. بابەتە چی نوێ بابەتی شیتەڵکردن بە بەکارهێنانی جیاوازی دووجا. مانای چییە بە بەکارهێنانی جیاوازی دووجا؟ پێش هەموو شتێک دەبی بزانم دووجا واتە چ؟ دووجا واتە هەر شتێک، هەر ژمارەک یان هەر پیتەک کە توانی دووبی، ئەوە دەبیتە دووجا. پێویستە بزانم ژمارەکان کە توانیان دووە یەکسانن بە چەند. 2 توان 2 یەکسانە بە 4 واتە 4 ژمارەکی دووجایەکی تەواوە، چونکە دەتوانرێ بنووسرێ وەکو 2 توان 2. 9 دووجایەکی تەواوە چونکە دەتوانرێ بنووسرێ وەکو 3 توان 2. 16 دەنووسرێ وەکو 4 توان 2 واتە 4 جاران 4. 25 دەکا 5 توان 2. 36 یەکسانە بە 6 توان 2. 49 یەکسانە بە 7 توان 2. 64 یەکسانە بە 8 توان 2. 81 یەکسانە بە 9 توان 2 و 100 10 توان 2. 121 11 توان 2. 144 12 توان 2. لۆ ئەوەی بتوانم ئەو یاسای بەکاربینم، یاسای شیتەڵکردن بە جیاوازی دووجا، پێویستە ئەو مەرجانە هەبی لە پرسیارەکە. یەکەم مەرج ئەوەیە پرسیارەکە تەنیا لە 2 ڕادا پێک هاتبی، واتە بڕە جەبریەکە یان بڕە ژمارەیەکە تەنیا 2 ڕادەبی، زیاتر نەبی. مەرجی دووەم هێمای کەم لە مابەینی ئەو 2 ڕادەیە هەبی. مەرجی سێم ژمارەکان ئەگەر هەبوون دووجای تەواو بن، و دووجای تەواو ڕوونم کردەوە مانای چییە. ئەو ژمارانە 1 4 9 16 25 هەتا دوایی. و مەرجی چارەم توانی پیتەکان ئەگەر پیت هەبوو هەمیشە ژمارەی جووت بی. ژمارەی جووت واتە 2 بی، توانەکە 4 بی، 6 بی، 8 و 10 و هەتا دوایی. ئەگەر هاتوو ئەو 4 مەرجانە هەبوو دەتوانم ئەو یاسایایی بەکاربینم. ئێستا دێمە لای ڕاهێنانی ئاراستەکراو. هەر یەک لەم بڕانە شیتەڵ بکە. تەمەشا دەکەم لێرە بزانم ئەو مەرجانە هەیە. مەرجی یەکەم تەنیا 2 ڕادە هەبی، مەرجەکە تەواوە، ئەوە ڕادەی یەکەم، ئەوەش ڕادەی دووەم، تەنیا 2 ڕادەیە. ئایا لە مابەینیان هێمای کەم هەیە؟ بەڵێ هێمای کەم لە مابەینیان هەیە. ئایا پیتەکان توانەکەیان جووتە؟ بەڵێ پیتەکان توانەکەیان جووتە. لێرەش ژمارەکان دەبی دووجای تەواو بن. ژمارەکە هەرچەندە دیار نییە، بەڵام ژمارە 1 لێرە هەیە دووجای تەواوە، ژمارەیەکیش لێرە هەیە ئەویش دووجای تەواوە، کەواتە هەموو مەرجەکان تەواون. ئێستا ئایا ڕێسایەکە یان یاسایەکە کووە؟ شیتەڵکردن هەمیشە بە مانای دانانی کەوانە، واتە کەوانە یان 2 کەوانە لێک دەدرێن، یان ژمارەک لێک دەدرێت لەگەڵ کەوانە، یان پیتەک لێک دەدرێت لەگەڵ کەوانە، واتە ئەوە پێی دەڵێن شیتەڵ. لێرە یاسایەکە ئەوهایە ئەمن 2 کەوانەی ئەوها دروست دەکەم. لە ناو کەوانەی یەکەم ئەوها یەکەم پیتی دەنووسم، چونکە پیتەکە دووجای تەواوە یەکەچی لێرە دەنووسم، یەکەچیش لە کەوانەکەی دی. ئەوجا دێمە لای پیتەکەی دی، یەکەچی لێرە دەنووسم، یەکیش لێرە. لە مابەینیان هەمیشە یەک لە کەوانەکان کۆیە،
یەک لە کەوانەکانیش کەمە. هیچ کێشە نییە ئەگەر کەوانەی یەکەم کەم بوو، کەوانەی دووەم کۆبوو یان بە پێ چەوانە. ئێستا ئەوە شیتڵ کرا پرسیاری یەکەم و ئەوە شیتەڵەکەیە بووە دوو کەوانە، لە مابەینی ئەو دوو کەوانەی هێمای لێکدان هەیە بەڵام نانووسرێ. ئەوەیە شیتەڵکردن بە جیاوازی مابەینی دووجا. ئێستا پرسیاری دووەم بە هەمان شێوە هەموو مەرجەکان هەیە، کەواتە یەکسانە بە کردنەوەی دوو کەوانە. یەک لە کەوانەکان کۆیە لە مابەینی، یەک لە کەوانەکان کەمە. تەمەشا دەکەم لێرە ژمارەکم هەیە 4، واتە لێرە 2 لێرەش 2 چونکە 4 دووجایەکی تەواوە. پیتەکەیە واتە لێرە یەک لە پیتەکان، لێرەش یەک لە پیتەکان. ئەوجا ژمارە 9 دووجایەکی تەواوە، لێرە 3 و لێرە 3. ئەو های لێ هات 200 کۆ 3 ئەویت کەش 200 کەم 3. ئەگەر تەمەشاکەین دەبینین هەموو ژمارەکان و پیتەکانی ناو کەوانەی وەکو یەکە، تەنیا و تەنیا یەک لە کەوانەکان کۆیە، یەکەکیشیان کەمە. پرسیاری سێم مەرجەکان هەموو هەیە، 81 دووجای تەواوە، 25 دووجای تەواوە، پیتی م دووجای تەواوە، پیتی ن دووجای تەواوە، کەمیش لە مابەینەیە. ئێستا ڕێسایەکە چییە؟ کردنەوەی کەوانە. ئەوە کەوانەی یەکەم، ئەوەش کەوانەی دووەم، لێرە کۆ هەیە، لێرەش کەم هەیە. 81 واتە 9 لێرە، 9ش لێرە، 9 جاران 9 81. پیتی م یەکەچیان لێرە، یەکەچیان لێرە. 25 5 لێرە، 5ش لێرە. پیتی ن یەکەچیان لێرە، ئەوی دیش لێرە. ئەوە شیتەڵکردنەکە تەواو بوو. پرسیاری 4 یەکسانە بە دیسان دوو کەوانە. لێرە ئەو جارەی با کەم لێرە بی، کۆ لێرە بی. پیتەکە یەک دانە لێرە، یەک دانەش لێرە، 9 دەبیتە 3 و 3 و پیتی م یەکەچیان لێرە، یەکەچیشیان لێرە. پرسیاری 5 بە هەمان شێوە 25 واتە 5 جار 5 و پیتی س دووجا واتە 1 س جاران 1 س، کەمەک لێرە، کۆیەک لێرە، 16 واتە 4 جار 4 و پیتی ساد یەکەچیان لێرە، یەکەچیشیان لێرە. ئەوە شیتەڵەکە تەواو بوو. پرسیاری ژمارە 6 دوو کەوانە. ئەوها 36 واتە 6 جار 6 6 جار 6. لە مابەینەکەی لێرە کۆبی، لێرەش کەمبی، 25 واتە 5 جار 5 و پیتی س یەکەچیان لەو کەوانەی، ئەوی دیش لەو کەوانەی. ئەوە شیتەڵەکە تەواو بوو. ئێستا دێمە لای هەر یەک لەم بڕانە بە کۆڵکەی هاوبەش شیتەڵکە، ئەوجا بە جیاوازی دووجا. هەندێک جار کە تەمەشای پرسیارەکەی دەکەی هەموو مەرجەکان نییە لۆ ئەوەی شیتەڵی کەم بەهۆی جیاوازی دووجا. یەکەم جار دەبێ من کۆڵکەی هاوبەش ببینمەوە، ئەوجا پاشان دەتوانم یاسایەکەی بەکاربێنم. ئەگەر تەمەشای پرسیاری 7 بکەین، کۆڵکەی هاوبەش 5 دەنووسرێتەوە و لە ڕادەی یەکەم دەمێنێتەوە س تواندوو، چونکە 5 دابەش 5 یەکسانە بە 1. لە ڕادەی دووەم دەمێنێتەوە 4. ئەوجا ئێستا ئەگەرە من تەمەشای ئێرە بکەم، ئەوە دەتوانم یاسای جیاوازی دووجا بەکاربێنم، چونکە هەموو هەڵ و مەرجەکان هەیە. ڕادەی یەکەم
دووجایەکی تەواوە، ڕادەی دووەم دووجای تەواوە و لە مابەینیان هێمای کەم هەیە، کەواتە ئێستا دەتوانم بەڵام ئەو پێنجە هەردەبی بنووسرێتەوە. کەواتە 5 ئەوجە 2 کەوانەی دەکەمەوە، 1 دانە پیتی س لێرە، 1 دانە لێرە، کۆ لێرە، کەم لێرە، 4 دەکا 2 جاران 2. ئێستا شیتەڵ کرا و لێرە 3 کۆڵکەیە، ئەو کۆڵکەیە و ئەو کۆڵکەیە و ئەو کۆڵکەیە. پرسیاری ژمارە 8 کۆڵکەی هاوبەش ببینمەوە. پێش هەموو شتێک 12 گچکەترین ژمارەیە، بەڵام 27 دابەش 12 ناکرێ بێمانەوە و 12 پێک دێ لە 2 جار 6، بەڵام نە 2 نە 6 بەکەلک نایە، چونکە 27 دابەشی 2 و 6 ناکرێ، بەڵام 12 لە هەمان کات پێک دێ لە 3 جاران 4 و 3یەکە کۆڵکەی هاوبەشە. ئەوجا 12 دابەش 3 4 پیتی ساد توان 2 کەم 27 دابەش 3 9. ئێستا ئەگەر تەمەشای ژمارەکانی ناوکەوانەی بکەم، ئێرە دەتوانم ڕێسای جیاوازی نێوان دوو دووجا بەکاربینم وە شیتەڵی کەم. ئەو 3 دیسان دەنووسرێتەوە، 2 کەوانە دەکرێتەوە، 4 دەبیتە 2 جاران 2 پیتی ساد توان 2 1 لێرە 1 لێرە و لێرە کەم لێرە کۆ 9یەکەش دەبیتە 3 بە 3. ئەو های لێ دێ ژمارەکە و ئەوە شیتەڵەکەیە. ئەگەر تەمەشای پرسیاری نۆ بکەین، بزانین کۆڵکەی هاوبەش هەیە. کۆڵکەی هاوبەش ژمارە 2 و هەروەها پیتی ساد، کەواتە 2 ساد هاوبەشە. لە ڕادەی یەکەم 50 ساد دابەش 2 ساد دەبیتە 25. پیتەکە نامینێتەوە، کەم 18 دابەش 2 9 پیتی س توان 2 هەمووی مایەوە. ئێستا ئەو ناوکەوانە دیسان شیتەڵ دەکرێ بە دووجای تەواو. 2 سادەکە دەنووسرێتەوە و ئەمن دەبی دیسان ئەوها 2 کەوانەی بنووسم. ڕادەی یەکەم 25 واتە 5 لێرە 5 لێرە، کۆیەک لێرە کەمەچیش لێرە یان بە پێچەوانە. ڕادەی دووەم 9 واتە 3 س توان 2 واتە 1 س لێرە 1 پیتی س لێرە، کاتە ئەو های لێ دێ شیتەڵەکە لە کۆتایی. پرسیاری ژمارە 10 چ هاوبەشە؟ لە مابەینی 24 و 6 6 هاوبەشە. لە 24ەکەی 24 دابە 6 4 پیتەکە هەمووی مایەوە، کەم د توان 2. ئێستا زۆر ئاسانە. 6 دەنووسرێتەوە، 2 کەوانە دەکرێتەوە، 4 واتە 2 جار 2 2 لێرە 2 لێرە، پیتی ساد توان 2 واتە 1 لێرە 1 لێرە، کۆیەک لێرە کەمەک لێرە، د توان 2 واتە 1 د لێرە 1 لێرە. پرسیاری 11 چ هاوبەشە؟ 5 45 دابەش 5 9 5 دابەش 5 1 س توان 2 هەمووی مایەوە. ئەوجە ئێستا ئەو 9 واتە 3 لێرە 3 لێرە لە کەوانەکەی دی، کەم لێرە کۆ لێرە، 1 دانە س لێرە 1 دانە سش لێرە. پرسیاری 12 ئایا چ هاوبەشە؟ 3 پیتی س هاوبەشە.
300 دا بەش 3 یەکسانە بە 100 کەم 100 22 ئەوە مایەوە. ئەوجا 3 پیتی س دەنووسرێتەوە، ئێرەش دیسان جارشکە شیتەڵ دەکرێت. 100 واتە 10 جار 10 کەم لێرە کۆ لێرە. 100 واتە 100 جاران 1 دانە 100. 100 و 100. ئێستا بینە لای شیتەڵ بکە. ئەو پرسیارانە تۆزێک جێگەیان پێویستە و تۆزێک پرسیارەکان زۆر ئاسان نینە، لەبەرەوەی ڕەنگە خوێندکار هەڵی بکە بە تایبەتی لە دانانی هێمە، چونکە لێرە هەموو کەوانەکە توانی دووە و دوو جایە. لەبەرەوەی پێویستە دوو کەوانەی گەورە بکرێنەوە لە جیاتی کەوانەی گچکە کە پێشتر دەمان کردەوە. ئەوها دوو کەوانەی گەورە، ئەوجە لە ناو ئەو دوو کەوانە گەورانە کەوانەی گچکەش هەبی. ئێستا لێرە چ دەنووسم؟ ئەو کەوانەی هەموو دەنووسمەوە. 3 س کۆ 5. لێرە کۆی دەنووسم، ئەوجە ئەو کەوانەی هەموو دەنووسمەوە. س کۆ 4. وەکو پێشتر کو دەمانووسی ئەوها، بەڵام پێشتر لە جیاتی کەوانەی تەنیا یەک پیت یان پیتە کو ژمارە کە بوو، لێرە دوو ڕادە هەیە، پێشتر تەنیا یەک بوو. لە کەوانەکەی دی چ دەنووسم؟ هەمان شت، بەڵام لە جیاتی ئەو کۆیەی کەمی دەنووسم. هەمان شت وەکو یەکەم. 3 س کۆ 5 و س کۆ 4 تەنیا کەم. ئەوجە کێشەنی ئەگەر ئەو کەمە لێرە نووسرا یان لێرە نووسرا، گرنگ ئەوەیە یەکەچیان کەمە یەکەچیشیان کۆیە، کەوە لێرە کەم لێرەش لێرە کۆ لێرە کەم یان بە پێچەوانە. ئەوجە ئێستا کو ئەو کەم و کۆیانە چاکەم؟ کەوانەکان دیسان هەروەکو خۆی، چونکە لێرە کۆیە زۆر ئاسانە کە کۆیە، تەنیا کەوانەکان لا دەبەم، ژمارەکان وە پیتەکان هەروەکو کووە دەنووسمەوە، تەنیا کەوانەی لا دەبەم. کەواتە دەنووسم 3 س کۆ 5 کۆ پیتی س و کۆ 4. هەر ئەوها کو نووسرایە، تەنیا کەوانەکەم لابرد. لێرە ئێرە زۆر ئاسانە وەکو خۆی، بەڵام کە دێمە ئێرە دەبی زۆر ئاگام لێبی. کەواتە دیسان 3 پیتی س کۆ 5. لێرە چونکە کەمە، هەموو ئەو کەوانەی ئێرە هێمایەکانیان دەگۆڕدرێ. پیتی س هێمایەکەی کۆیە دەبیتە کەم، پیتی 4ش هێمایەکەی کۆیە ئەویش دەبیتە کەم، واتە دەبیتە کەم س و کەم 4. ئەوە زۆر گرنگە ئێرە ئاگام لێبی. ئێستا ئەو کەوانە گەورەی یەکەم ئەگەر هات و ڕادەکان لێک چوون چاچیان دەکەم. 3 دانە پیتی س لەگەڵ 1 دانە پیتی س دەبیتە 4 دانە پیتی س. لێرە لێکدان نییە، بەڵکو کۆکردنەوە و لێ دەرکردنە. 5 کۆ 4 یەکسانە بە 9. ئەدی ئەولایە چی لێ دێ؟ 3 دانە پیتی س کەم 1 دانە پیتی س دەبیتە 2 دانە پیتی س. 5 کەم 4 5 لێ بڕوە یەکسانە بە 1. ئەو های لێ هات، ئەوە شیتەڵ کرا، لەوەی ئاسانتر نابی.
هەندێک کەس ڕەنگە هەڵەی بکەن بچن کەوانەکان لابن و چاری جارانی دووی بکەن و ئەو شتانە ڕادەکان جاران یەکتر بکەن، بەڵام ئەوە هەڵەیە چونکە شیتەڵکردن واتە دانانی کەوانە. ئەوجە لێرە ئەمن ئەگەر کەوانەکانم ئاسان کرد ئەوە باشتریش، ئەو کەوانە گەورانم پێویست نییە، بەڵام ڕێگایەکە ئەگەر ئەگەر کەوانەکانم هێشتەوەکو خۆی هیچ کێشە نییە، کەواتە ئەوە شیتەڵکردنی ئەو بڕا جەبریە بوو لێرە کە ئەگەرە من کەوانەی دووسێ جۆرم دانا ئاسانترە لۆ من بتوانم بزانم شیتەڵەکە دەکرێ هەنگاو بە هەنگاو. بە من زۆر باشە شیتەڵەکە هەمیشە ئەوها لەسەرەوە لۆ خوارێ بکرێ، ئەنجامەکان لە ژێرەوە بنووسرێن، نەک لە تەنیشتەوە یەکسانەی دانەنێم هەتا هەڵەی نەکەم. پرسیاری چاردا بە هەمان شێوە دوو کەوانەی گەورە ئەوها لە تەنیشتێک. کەوانە لە تەنیشتێک واتە هێمای لێکدان هەیە لێرە بەڵام نانووسرێ. ئەوجا دیسان دوو کەوانەی دیش لە مابەینیان لێرە کۆ و دوو کەوانەی دیش لە مابەینیان لێرە کە. لە کەوانەی یەکەم ئەو ژمارە دەنووسرێتەوە، ئەو بڕا دوو ڕادەیە 5 کەم 3، لێرەش دیسان 5 کەم 3، لێرە دەنووسرێ 3 کەم 2 پیتی 3 وەکو ئێرە، لێرەش بە هەمان شێوە 3 کەم 2 پیتی 3. ئەوجا ئێستا لەو کەوانە گەورە یەکەم چونکە گۆتمان کۆیە تەنیا کەوانەکان لا دەبەم، هیچ ناکەم. 5 کەم 3 کۆ 3 کەم 2 پیتی 3 هەروەکو خۆی. بەڵام لێرە دەبی ئاگام لێرە بی چونکە ئەوە کەمە، بەڵام ئێرە هەروەکو خۆی دەنووسمەوە تەنیا کەوانەکان لا دەبەم 5 کەم 3. لێرە ئەو کەمە دەبیتە هێمای ئەو سێی، چونکە سەیەکە بە خۆی هێمای کۆیە، بەڵام کۆ جاران کەم دەبیتە کەم، کەواتە کەم 3 و کەم جاران کەم لێرە دەبیتە کۆ 2 پیتی 3. واتە کە کەم هەبوو لە پێشکەوانەی هێمایەکان بە پێچەوانە دەبنەوە، ئەگەر کۆ بوو دەبیتە کەم، ئەگەر کەمیش بوو دەبیتە کۆ. دەبی ئاگام لێرە بیتەنیا ئێرە زەحمەتە. ئەوجا ئێستا بزانم لە کەوانەی یەکەم چ هەیە. 5 دانە پیتی 3 و کەم 2 دانە پیتی 3. لێرە چونکە کۆیە واتە 5 کەم 2 دەبیتە 3 دانە پیتی 3. کەم 3 و کۆ 3 دەبیتە 0، هیچ نییە، کەواتە هیچ نانووسم 0. لێرە 5 پیتی 3 کۆ 2 پیتی 3 هەردووچیان کۆیە دەبیتە 7 دانە پیتی 3. کەم 3 و کەم 3 واتە کەم 6. لێرە چونکە لێکدان نییە کۆ دەکرێنەوە چونکە هێمایەکانیان وەکو یەکە. ئەوجا ئێستا جوانترە ئەو کەوانە گەورانە نەنووسم، کەوانەی گچکە بنووسم، تۆزێک جێم کەم بی 3 پیتی 3 لە کەوانەکەی دیکە 7 پیتی 3 کەم 6. ئەو های لێ هات شیتەڵەکە زۆر ئاسان بوو. پرسیاری ژمارە 15 دیسان دوو کەوانەی گەورە و لێرە کەوانەی گچکە دوو دانە لە مابەینیان کۆ، لێرەش دیسان
دوو کەوانەی گچکە لەمابەینیان کەم. لە کەوانەی یەکەم گچکەکە ئێرە هەمووی دەنووسرێتەوە. سێ پیتی م کۆ یەک، لێرەش دیسان سێ پیتی م کۆ یەک. لە کەوانەکەی دیکە ئێرە هەمووی دەنووسرێتەوە ن کۆ پێنج، دیسان لێرە ن کۆ پێنج. ئەوەی کە گرنگ بوو ئێرە کەمە ئێرە کۆیە یان بە پێچەوانە ئێرە کەمە ئێرە کۆیە، هیچ کێشە نییە. ئێستا لە کەوانەکەی یەکەم گەورەکە چونکە هێمای کۆ هەیە تەنیا ئەمن کەوانە گچکەکان لا دەبەم بەبێ ئەوەی هیچ بکەم. سێ پیتی م کۆ یەک کۆ پیتی ن کۆ پێنج. لێرە دەبی زۆر ئاگام لێبی چ دەکەم. سێ پیتی م کۆ یەک زۆر ئاسانە بەڵام ئێرە زەحمەتە. لێرە چونکە کۆیە دەبیتە کەم، چونکە کەمی لە پێشە دەبیتە کەم پیتی ن وە کەم پێنج، چونکە لێرەش کۆیە لەگەڵ ئەو کەمەی لێک دەدرێ دەبیتە کەم یان نێگەتیڤ. تەمەشاکەم بزانم ڕادەی لێک چوو هەیە. سێ دانە پیتی م بە تەنیایە کەواتە دەنووسرێتەوە. یەک دانە پیتی ن بە تەنیایە کەواتە دەنووسرێتەوە. کۆ یەک وە کۆ پێنج دەبیتە کۆ شەش، چونکە یەک و پێنج دەکا شەش. لێرەش بە هەمان شێوە سێ دانە پیتی م دەنووسرێتەوە، کەم ن دەنووسرێتەوە، یەک کەم پێنج دەکا کەم چار. ئەو های لێ هات لەوەی باشتر نابی. ئێستا پرسیاری 16 دیسان دوو کەوانەی گەورە و لە ناو ئەو دوو کەوانە گەورانش دوو کەوانەی گچکەتر. لە مابەینی کەوانەکان لێرە کۆیە لێرە کەمە، هەمیشە یەکەچیان کۆیە یەکەچیان کەمە. ئەوجا ئەو ناوکەوانەیە وەکو خۆی دەنووسرێتەوە لێرە، هەمان شت لێرەش. ئەو ناوکەوانەیە وەکو خۆی لێرە بە هەمان شت بە هەمان شێوەش لێرە. کەوانە گەورەکەی یەکەم تەنیا کەوانە گچکەکان لا دەبەم بێبێ ئەوەی هیچ بکەم. کەوانە گەورەکەی دووەم دەبی ئاگام لێبی چ دەکەم. هێمایەکان کوور چیان لێ دێ. کەم چار پیتی م وە کەم سێ پیتی ن. جیاوازیەکە ئەوەیە. ئێستا ئەگەر ڕادەی لێک چوو هەبوو چاچیان دەکەم. دوو دانە پیتی م وە چار دانە پیتی م دەبیتە شەش دانە پیتی م. یەک دانە پیتی ن سێ دانە ن دەبیتە چار دانە ن. کەوانەی دووەم دوو دانە کەم چار دانە دەبیتە کەم دوو دانە. یەک کەم سێ یەکسانە بە کەم دوو پیتی ن. ئەو های لێ هات لەوەی باشتر نابی شیتەڵەکە. ئێستا بینە لای شیتەڵکردنی جیاوازی دوو دووجا بۆ هەژمێرکردنی هەر جیاوازیەک بەکاربێنە. ئەو پرسیارانە هەتا ڕادەیەک ڕەنگە زەحمەت بن، بە تایبەتی لە کاتی تاقیکردنەوە کە ڕەنگە خوێندکار
بیری لۆ ئەوەی نەچی ئەو جۆرە پرسیارانە چاکە بەهۆی شیتەڵکردنی جیاوازی دوو جا. بەڵام هەموو مەرجەکان لێرە هەیە. مەرجی یەکەم پرسیارەکە تەنیا لە دوو ڕادە پێک دێ، لە مابەینی ڕادەکان هێمای کەم هەیە و هەر یەک لە ڕادەکان دوو جای تەواوە، کەواتە هەمیشە دەتوانم ئەمن یاسای شیتەڵکردنی جیاوازی دوو جا بەکاربینم ئەگەر مەرجەکان هەموو هەبوو. پرسیاری 17 100 تواندوو کەم 99 تواندوو. کردنەوەی دوو کەوانە بەو جۆرەی. لە کەوانەی یەکەم لە مابەینەکەی کۆیە، لە کەوانەی دووەمیش کەمی دادەنێم. ڕادە یەکەم 100 تواندوو واتە یەک دانە 100 لێرە و یەک دانەش لێرە. ڕادەی دووەم 99 واتە یەک دانەی لێرە یەک دانەشی لێرە. ئەوجا ئێستا کەوانەی یەکەم 100 کۆ 99 واتە 199. کەوانەی دووەم 199 لێ بڕوە یەکسانە بە یەک. ئەوجا لێرە چونکە نووسرایە هەژمێرکردن واتە نەنووسرایە تەنیا شیتەڵ، واتە ئەمن پێویست ناکە کەوانەکان بهێڵمەوە، هەژمێری دەکەم. واتە 199 جاران یەک یەکسانە بە 199. هەمووی هەژمێر کرا کردیا 199. ئەگەر بمەوێ ساخکەمەوە دەتوانم بژمێری بەکاربینم بزانم ڕاستە یان نا. پرسیاری 18 بە هەمان شێوە دوو دانا کەوانەی یەکەم کۆیە لە مابەینی دووەمیش کەمە لە مابەینی ڕادەکان. ڕادەی یەکەم 253 لێرە و لێرە. ڕادەی دووەمیش 250 لێرە و لێرە. 253 کە کۆی دەکەمەوە لەگەڵ 253 کۆ سفر هەر سێ، 5 کۆ 5 10، 2 کۆ 2 4 یەکیش 5. 253 لێ بڕوە تەنیا سێ دەمینێتەوە. ئێستا زۆر ئاسانە سێی لێک بدەم لەگەڵ 503 چونکە 3 جار 3 9، 3 جار سفر هەر سفر، 3 جار 5 15. ژمارەکە هەمووی کردیا 1509. پرسیاری 19 دوو کەوانە. کەوانە یەکەم کۆ ئەویدی نێگەتیڤ کەم. ڕادەی یەکەم 570 دیسان 570. ڕادەی دووەم 430 430. کەوانەی یەکەم 0 کۆ 0 0، 7 کۆ 3 10، 5 کۆ 4 9 یەکیش 10 بووە 1000. کەوانەی دووەم 0 0 لێ بڕوە 0، 7 کەم 3 4، 5 کەم 4 1. ئەوجا لێکدانی ئەو ژمارانە 4 دانە 0 هەیە، 1 2 3 4 و 4 دەکەش دەنووسرێتەوە. بووە 140,000. ئەگەر بمەوێ ساخکەمەوە بە بژمێر دەتوانم ساخکەمەوە بزانم ڕاستە یان نا. پرسیاری 20 چا دەکەم چونکە پێویست ناکە هەمویان 21 و 22 بە هەمان ڕێسا و یاسا چا دەکرێن. کاتە لێرەش پرسیاری 20 هەر بە خێرایی 201 201 کۆ 199 کەم 199 لێرە دەبیتە 1 و 9 10، 9 و یەکیش 10،
2 1 3 4 لێرەش دەبیتە 11 کەم 9 2 و 2 جاران 400 یەکسانە بە 800. پرسیارەکانی دیش دەهێڵمەوە لۆ خوێندکاران. پرسیاری 21 و 22 هەتا ئەو وانەیەش زۆر دوور و درێژ نەبی لێرە دێمە کۆتای ئەوانەیە ئەو پرسیارانەی کەماینە لەوانەیەکی دیکە چاچیان دەکەم هەتا ئەو کات هەر بژی.